پەروەردیگار لە قورئانی پیرۆزە لەبارەی جوولەکەوە لە ئاەتی 62 سوورەی ئەلمائیدەیە ڕوو لە محەممەد المستەفا کە صلی الله عليه وسلم خطاب لە پێغەمبەرەکەیە کە صلی الله عليه وسلم پێی ئەفەرمێ وترى كثيرا منهم يسارعون في الإثم والعدوان وأكلهم السحت لبئس ما كانوا يعملون. رب العالمين فرمي أي محمد خوشي بسم صلى الله عليه وسلم تو أبيني كثيرا منهم قرطبي طبري ابن كثير بغوي غيري وأنا فرمون يعني اليهود أي محمد صلى الله عليه وسلم تو أبيني زورك لجولكا زورك ليهود بحردو شاوي سري خوت أبيني مسارعاكن مسابقاكن پەلاکەن هەوڵ و تەقەڵادەن پێش بڕکەیەکەن بۆچی بۆ تاوان بۆ گوناه بۆ زوڵم و ستەم و بۆ دوژمنایەتیکردنی موسڵمانان و ئیمانداران بۆ زوڵم و ستەمکردن لە باوەڕداران و لە ئیمانداران کە ئێمەی موسڵمانان ئاوا داماوین بەدەست کافران و یەهود و نەساڕا هەر شتێک لە زارمان بێتە دەرەوە هەر هەنگاوێک بنین ئەڵێن موسڵمانان توونڕەون ئەڵێن موسڵمانان تیرۆرستن ئەبێ عەلامەت و نیشانەی ئیستیفهامیان لەسەر بێ لە کاتێکیش ئەگەر ئاشتیەکە بێ ئەگەر خۆشگوزەرانیەک تەبایەکە بێ بەخوا لەم ئیسلامەدایە بەڵام یەهودێک جوولەکەیەک ئیسرائیلێک سەیرەکەی چی بەسەر موسڵمانانی قودس ئەهێنێ چیان پێ ناکە چۆن زوڵمیان لێکە چۆن ستەمیان لێکە چۆن بەغەدر لێیان ئەدەن ناحەقاریان بەرامبەرەکەن بەڵام کەس نییە بەجوا بێ کەس نییە دەنگی بێ ئەگەر موسڵمانان خەڵتانی خوێن بکرێن ئەگەر موسڵمانان لێیان بدرێ ئەگەر موسڵمانان ناحەقاری و زۆرداریان بەرامبەر بکرێ هەر بەرامبەرەکە ئاشتی خوازە هەر موسڵمانەکە ئەبێت توونڕەو بێ هەر ئەبێ موسڵمانەکە لەسەر ناحەق بێ بۆیە رب العالمین فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە چاوی خۆت ئەبینی جوولەکە بەردەوام دوژمنایەتی موسڵمانانەکەن و لە هەمان کاتیشا رب العالمین فەرمێ وأكلهم السحت سحت هەر شتێکەوە بە حەرام بەدەست بێ و بەردەوام لە هەوڵ و تەقەڵادان بۆ ئەوەی بەس کۆکەنەوە بەس خۆیان خەڵەوکەن خۆیان زلکەن بەپارەی حەرام بێ بەنانی حەرام بێ بەڕیبا بێ بەڕەشوە بێ بەداگیرکردنی خاکی موسڵمانان بێ بەداگیرکردنی مقدساتی موسڵمانان بێ الله جل جلاله فەرمێ خراپترین کارێک ئەنجام بدەن خراپترین کارێکیان دەستداوەتێ ئەم جوولەکانە هەم لە دنیا هەمیش لە قیامەت رب العالمین سەر ئەنجام و دەرئەنجامەکەیان سەرشۆڕیان بەدوا ئەهێنێ